من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئیمامی ماوەردی لە ئەدەبی دنیایە، لە باسی ژیانسازیە، باسێکدا ئەمەزرێنێ کە ژیانسازی تەواو و تۆکمە نابێ ئیلا بەوەی کۆمەڵی خاڵ ئەبێ لە ژیانە بێتە دی، اینجا ژیانسازی تۆکمە ئەبێ. خاڵی یەکەم بریتێ لە دین و المتەبع، دینەکە بێ خەڵک شوێنی بکەوێ، مەهماکان دینەکەش بەتاڵ بێ، هێشتا باشتر لەوەی بێدینی هەبێ. واتە ئەگەر لە وڵاتێکە بوذیەت هەبێ، مەسیحیەت هەبێ، یەهودیەت هەبێ، بەس مهم خەڵک شوێنی دینەکە کەوتە بن و دەودە ئیستیقرار لە وڵاتە دروست ئەبێ. بەڵام ئەگەر بێدینی بێت، ئەوە هەمەجێکی زۆر گەورە ڕوو ئەدا، چونکە زۆر کار هەیە، نە دەوڵەت پێ ئەکرێت، نە فەرد پێ ئەکرێت، دین پێ ئەکرێت. دووهەمین دانە لەو شتانەی کە زەڕورە، قاعیدانەی کە زۆر گرنگە لە ژیانسازیە دەستەبەر بێ بریتە لە سوڵتانێکی قاهر و بەدەسەڵات. هەمیشە ئەوەی کە بە سوڵتان ئەکرێ بە هەزاران داعی و بانخواز ناکرێ. ئەوەی کە بە سوڵتان ئەکرێ ئیشێکی زۆر گەورە و پیرۆزە، و سوڵتان ئەتوانێت کاری زۆر گەورە جێبەجێکە. و هەمیشە دین پێچەوانەی سوڵتانەکان نییە، بەڵکو پێچەوانەی زوڵمی سوڵتانەکانە. ئەگەر سوڵتانی عادل بێ، دین هەمەهەنگی ئەبێ لە بەڕێوەی وڵاتە، و ئەگەر هات و زاڵم بوو، ئەو کاتە دین پێچەوانەی زوڵمەکەی ئەوەستێتەوە. بۆیە ئەگەر ململانەیەک لە خەڵکی موسڵمانەوە بەرامبەر بە حوکام هەبێ، مەسئلەکە خودی حاکمەکە نیە، مەسئلەی زوڵمە. سێهەمین دانە عەدالەتە، کە عەدالەت سەواء ئینسان بۆ خۆی، بۆ دەوروبەری، بۆ ئەوانەی لە ژێرەوەن، بۆ ئەوانەی لە سەری ئەوەن، هەموومە پێوترا عەدالەت. عەدالەتیش خۆی بۆ خۆی بابێکی واسعە، قاعدەیەکی تر لەو قەواعیدانەی کە ژیانسازی ڕێکەخە. قاعدەی چوارەم ئەمڕۆ لە خزمەتتانە، ئەچینە خزمەت ئیمامی ماوەردی لە فەلسەفەی ئەو لە کتێبێکی ئەدەب الدنیا والدینە. ئەفەرمێ قاعدەی چوارەم بریتیە لە ئەمن و ئەمانێکی گشتی، ئاسایشێکی گشتی لە هەر وڵات و شوێنێکە هەبێ، ژیانسازی تێیە دەست پێ ئەکا، خەڵک زۆر ئارامە بێ، خەڵک دەست ئەکا بە بنیاتنانەوە و تەعبیرکردنەوەی سەرزەوی. ئەگەر ئەمن نەبێ، خەڵک ناتوانێ، دەستی تێ ناچێ. تەسەوور کە ئێمە لە نەوەتەکانە خەڵک دەستی تێ نەئەچوو خانوێکی جوان بکاتەوە، هەرچۆنە بۆ شوێنێکی شەڕەڵەی دروستەکرد و تێدا دائەنیشت، چکە بەتەمە ئەمن و ئەمان بەتەما نەبوو تێ بەحاسێتەوە ئیسراحەتی تیاکە، گەشە تێ ناکرێت لە کاتێکە کە ئەمن و ئەمان لە وڵات و لە شوێنەکە نەبێ. بۆیە ئیمامی ماوەردی ئەفەرمێ ئەمنێکی گشتی لە هەر شوێنەکە هەبوو، تەطمەئین إليه النفوس، دڵەکان تێ ئارام ئەبن، وتنتشر فيه الهمم، همەتی ئینسانەکان تایە بڵاو ئەبێتەوە، هەموو خەڵک دەستکەن بە کاروبار، ويسكن فيه البريء ويأنس به الضعيف. ئەو کەسەی کە بەریئە ئەتوانێت بۆ خۆی ساکین بێ و لەو شوێنە کە ئەمن و ئەمان هەیە بژی. ئەو کەسەی کە لاوازە هەست بە ئارامی ئەکا لە شوێنەکە کە ئەمن و ئارامی و ئاسایش هەبێت. ئەلێرە قاعدەیەکدا ئەڕێشێ ئەفەرمێ فليس لخائف راحة ولا لحاذر طمأنينة. ئەفەرمێ ئەو کەسەی کە بترسێ ئیسراحەت ناکات ئەبد لە حەیاتە، و ئەو کەسەی کە بە حەذەرەوە بژی قەت هەست بە ئارامی ناکە و ئاسایش ڕوو ناکاتە ئەو کەس. طبعا مەسئلەی خەوف، سبحان الله، مەسئلەیەکی زۆر گەورەیە. ئەسڵی خەوف صفەتێکە لە ئینسانە، خۆی گەورە دایناوە بۆ پارێزگاری ئینسان. مثلا ئینسان ئەترسێ لە کارەبا، ئەترسێ لە ئاگر، ئەترسێ. ئەم خودی ئەم خەوفەی کە لە ئینسانە هەیە بەرەکەتێکی زۆر گەورەیە. ئەگەر خەوف نەبووە ئینسان زۆر زوو تێ ئەچوو.
مناڵەکەت ئەگەر نەترسێ لە قۆریەکە هەر زوو دەستی ئەسووتێ بەڵام چکە لێ ئەترسێ و دەستێکی جارێک سوتاوە باشە هەر لە دوورەوە قۆریەکە بینەوە لێ دوورەکەوێتەوە ساردیش بە هەر لێ دوورەکەوێت ئەزانە لێرەوە خەتەرێک بۆ ئەم هەیە بە ترسەکەی حەذەر دروسە بێ بە حەذەرەکەی دوورەکەوێتەوە لە خراپەکاری و مەکاری بەڵام ئەبێ ئەومان ئاگا لێ بێ ئینسان لە زۆر کاتی حیاتیان ممکنە ئیسراحەتکە بەڵام ترسی هەبوو قەت ئیسراحەت ناکە بۆیە حتا ئەگەر ترسی هەبوو خەوی لێ ناکەێت تەسەوەرەکەنە ئینسانی کە ترسی هەیە خەوی لێ ناکەێت ئەبەت زۆر کات مناڵەگەن ترساوە ئیتر تابایی ناخەوێت هەروەیە قویە قەریگە ناوەسێ هۆکارەکەی چییە؟ ترسەکە وای لێکان نایڵێ بخێ نایڵێ ئیسراحەتکە یان گەورە جاری وایە ترسی بۆ دروستە بێ خەوی لێ ناکەێت جاری وای خەوێکی ناخۆشە بینێ ئەترسی ئەم خەوە ناخۆشە تەوەقوعەکە یعنی واقع بێتە پێشەوە ئیتر هەموو حیاتی خۆی ئەم شەوە تەواو تێکەچێت هەرچی چاو ئەنووقێنە چاوە کاتەوە هەڵ ئەسێت جێگە ئەگۆڕێ ئەم دی و ئەو دی فاینی خەوی لێ ناکەێت بە بیرمە مناڵ بووم یەکێ لە مامۆساکانم وتی شکاتێ یەکەم لای باوک زۆر بچوو بووم لە حیبەتی ئەو شەوە حتا بەیاری خۆم لێ نەکەوت هەرچی محاوەلەم ئەکرد ئەوە چاوم ئەنووقان بەتانیمەیە بەسەرما لامە بردەوە هەڵ خۆمەڵی گێڕا بۆ دیوە ئەم دی و هەڵ ئەسامەوە ئەخەوتمەوە هەر خەوم لێ نەکەوت تا بەیانی بۆ سنوکە خەوفێکم هەبوو بەیانی شکاتمەکە دوای شکاتی نەکردم نەکبەتە ئەو شەوە هەتا بەیاری خەوم لێ نەکرد تصور کە خەوف لە ئینسانە ئەفەرمێ فليس لخائف راحة أبد راحتين إمام الشوكاني أفرمي حكماء يكون كوبونا ودانا كان هم كوبونا وحكيم الطبيب كان كوبونا وتيامزين أوشتت شيء إنسان بيركا أفرمي هم متفقون لسر أو ترس بيريكا ترس زور خطر لحياتي إنسان لا يخومان الله خفت بشي كي بسوك للترس ترس زور عجيبة لإنسانك يعني ترس وايلي أكا خواردني بي نخوري خوي بي نكري يعني آرامي لي أبرتها تحملناك ببير ما أوكاتيك خلق الرامان كدلا وتان حكومة ديئتو أمانة نواتا كان بدو الرابرين أمانة حيث يجنبو حرانو هات خلقهم وين رأيك لبروي خوفك هبو إنسانا كان هسيا ماندوبون نأكل چەند کەسم ئەبینی سێ چوار فەردەی پێ بوو بەسووی بە کۆڵیەوە لە سریان شەوە یەک دوو مناڵی خستووە سەر فەردەکانیش باشەوە چۆن نەتوانێت خۆ باری گوێدرێژێکی بار کردووە لە خۆی بەڵام چووکە ترسێک هەبوو پاڵنەرێکی بە قووەت بوو ئەڕۆژ بۆیە ئینسان قەت گەشە ناکە لە کاتی ترسە لە ترسە گەشە ئەوەستێ هیمەتەکان بەس بیری لە ئەمن و ئەمانە بیر لە شتیتر ناکات هەموو شتێکی ئەوەستێ بۆیە أفرمي هندي لحكماء وتويانا الأمن أهنأ عيش جوان ترين عيش وهي من ترين عيش وإنسان كزور خوش حال بيتيا أو يبريتيك لأمن أماني هبه والعدل أقوى جيش فرمي أنا أجر عدالتي شهبوا أو بهسترين جيش كخلق خوي بخوي بارز قالي لعدالة أكا لأن الخوف يقبض الناس عن مصالحهم ويحجزهم عن تصرفهم ويكفهم عن أسباب المواد التي بها قوام أودهم أفرمي سبحان الله مسألة ترزواءك لخلقي واز لمصالح كان يعني أهينا أو تصرفاتك قرار بيكن زورك ناكن لترسي خوف إنجا زورك هوكار هن ككولكي خوشويستين لنا وكوملغايا هموي دارمي دي لكوا عدالة دروس أبي لكوا أمن وأمان دروس أبي أفرمون لكوا عدالة هبو أمن وأمان دروس أبي برجيك النسبي أمره أمن وأمان والله إما هي إما هسبة من نعمة زورناك بيركروا أجرتو نويري بشيء بردرجاكت أو أنا بترسي أو أنا مشاكل هبي احتمالي كشتنا فرانة شي هبي إذا جيان زور بزحمة الروح زور من ببير ما كاتي شري طائفية لعراق أتشمو برو بغداد لطلبه چونك خوف هبو أول شيء كأهات درو زور بحذر هذا درو شتي كيكرو راي كرده مالو فريونا يكو بكرو بياسة كورو برو كزني إيرا همو يترسا
چکە لە پڕداوە هەویان لێ کرد هەر بەس ناوەکەی شیعی نەبووە کوژراو لە پڕ سایتەرە لە شوێنێکە دانرا و خەڵک ئەکوژرا وی کەس ئەمین نەبوو لە خۆی خەڵک زۆر بە حەزەر و بە ترسەوە ئەهاتە بەردەرگا و ڕائە کردەوە چکە هەستی ئەکرد عەدالەت نییە لەوە چێ لەسەر ناوەکەی بکوژرێ لەسەر تەنها ئینتیمایەکی بەسیتی هەیە بکوژرێ زۆر شتی تر ئەفەرمە سبحان الله مەسائلی ترس لە ئادەمیەکانە هەمیشە لەوە سەرچاوە ئەگرێکە عەدالەت لە ناو کۆمەڵگایەکە بەرپا نەبوو خەڵکە هەمووی ئەترسێ هەندێک جاریش ئەفەرمێ ئەم مەسئلە ڕەبتی بە ئینسانەکانەوە نییە هەندێک مەخاویف دروست ئەبێ مەخاویفی گەردوون نییە بۆ نمونەیە بوومە لەرزە لە هەڵەبجە ڕوویدا خەڵک هەموو لە دەرەوە خەوت کورە هەبوو لەسەر جادەکەی خۆت خۆ بانەکە لەوێ لە ماڵۆ بکەوێت لە دەرەوە بکەوێت هەر بەردەکەیە کەسی سەر جادەکەی پێ خۆشتر و لە ماڵ و جورئەتی ئەوەی خەوی لێ نەئەتوانی خەوفەکە نەئێهێشت بۆیە فەرمێ هەندێک لە ئەسبابەکان هیچ یانی ڕەبتێکی بە ئینسانەوە نییە بەڵام ئەو خەوفە هەر لە ئینسانە دروست ئەبێ دەی لە ئینسانە سبحان الله قاعدەیەکمان هەیە هەمیشە عەدالەت و ئەمن پێکەوە لەکوێ ئینسان هەستی بە خەوف و ترس کرد حتمما جۆرە عەدالەت لەو شوێنە نییە ئەگەر عەدالەتەکە ڕەبتی بە ئینسانەکانەوە هەبێ ئەگەر ڕەبتیشی بە ڕەب العالەمینەوە هەبێ ئینسان ئارامی لە ناخیە هەر چۆنێک بێ جۆرێک لە جۆرەکان هەیە بەڵام ترسی هەر ئەبێت ئەفەرمن دەی بزانە ئەمنێکمان هەیە پێوتێ ئەلئەمن المطلق ڕەها ئاسایشی ڕەها ئەفەرمێ ئەوەیە هەموو لایەنەکانی ژیان بگرێتەوە اینجا ئەکاتە ئاسایشی ڕەها ممکنە ئێمە کۆمەڵگایەکمان هەبێ یان کەسێکمان هەبێ لەناو کۆمەڵگایەکە هەست بە ئاسایشی و ئارام کە مثلا مناڵەکە ئەچێتە دەرەوە ناترسێتە ماڵەوە ناترسێ خۆی ئەچێت دەرەوە ناترسێ الحەمدوللا ئەمە بەشێکە لە ئەمن بەڵام ئێمە ئەم یعنی خەوفێکی ذاتیمان هەیە جاری وای ئینسانەکە لە خۆ ئەترسی طبعا مەسەلەی ترسی ئینسان عجیبە یعنی جاری وا هەیە لە خودی خۆی ترسێک دروست بەبێ هیچ هۆکار هەر لە خۆیەوە شتێ لە زیینی خۆی دروستە ئەبێتە مشکلەی شتێکەش لە واقعان نییە ئەبێتە گرفتێکی زۆر گەورە لای پێی حەل ناکرێ محاولە ئەکە پێی حەل ناکرێ ئیتر جاری وایە سەرچاوە لە خەوێکەوە ئەگرێ سەرچاوە لە خەفەتێکەوە ئەگرێ سەرچاوە لە شتێکی بەسیتەوە یعنی وای لێ ئەم کەسە خەوفی باڵتینی واتە ئەمنی داخلی نییە ئیتر کە ئەمنی داخلی نەبوو با کۆمەڵگاش هەر ئامن بێ بۆ بەنسبەت ئەم کەسەوە هەر ئامن نییە ئەترسی ببیرمە نەخۆشەکە و بەبن بابڵن دیواری ماڵانە ئەچوو جارێک پرسیام لێ کرد وتم ئەرێ باشەوەشی وتی تۆ نازانێت ئەوم تیارە نبینی بە ئاسمانە وەڵام سێرم کرد وتم ناوەڵڵا تێەوە بە دوێ منە ئەگەڕن نە تیارە هەبوو نە ئاسمان ساخ و سەلامەت بەڵام لە وەهمی خۆیە دیقەت بدە وای لێ هاتوو بە قەراق و کەنارەکانە ئەچوو ئەی با نەمبینی تیارەکە با بەخۆ تیارە هیچ زمانی زوو نەماوە هەناسەکەش ئەخوێنێتەوە ئێستا تصور کە لە حیاتی ئەم کەسە یان کەسێک لە حادسێکی سیارە جاری وایە لێ ئەقەومێ حادسێک ڕوئەدا هەموو جارێ ئەچێتەوە ئەو شوێنەی کە حادسەکە لێ ڕوویاوە ئەوەیەکە لە شانەی خۆی یا ئەڵڵا خۆی پەنامان پارێزراوە بین چکە لە یا خەوفێکی بۆ دروست بوو هەمان خەوفێتەوە ڕێ و زۆری تر لەم حاڵەتانە لە مەسائلی بۆیە ئەمن زۆر گەورەیە جاری وا هەیە ئەمنی ذاتیە ئینسان پێویستی بە ئاسایشی دەرونی هەیە پێویستی بە ئاسایشی ماڵی هەیە نەترسێ لە ناو ماڵەکەی خۆیە پێویستی بە ئاسایشی ناو کۆمەڵگا و دەسەڵات و دەوڵەتداری هەیە یعنی مناڵێک ئەگەر زۆر بترسێ لە باوکی ئەزان ناتوانێت ئیسراحەتکە جارێ ئەفرەتێکی بەڕێز باسیەوەی کردی ماوەسا هاوسەرم تووشی حاڵەتێک نەخۆشێکی دەرونی بووە حتا بەی ناخەوم ئەترسم مناڵە لە مناڵەکان بکوژێ پەلاماری خۆمان بدە هەر چاودێری ئەەکەم مراقبە ئەەکەم خەوم لێ ناکە هەر سەیرەکەم دەیخوای یان ڕۆژ بێتەوە نەجاتم بێ لێ ئەو کە ڕۆژە بێتەوە اینجا تۆزە من ئیسراحەتەکەم هەست بە ئارامێک ئەەکەم بەشەوە ئارامێکم نییە چکەم ئارامی ناو ماڵەکە نییە خۆی ئەم چەند کەسی کە فەردن لە ناو ماڵەکە ئەگەر زۆر کۆک نەبن لەگەڵ یەکترا زۆری ئارامەکە تێکەچ جاری هەدایکێکی بەڕێز وەڵام ماسە دوو مناڵەکەم شەڕەکەن حتا بەیانی خەوم لێ ناکەوێت نەبا دایکیان لێکیان بکوژێ باش تەواو ئاسایشی ناو ماڵەکە تێکچوو و زۆری تر لە مەسائلی ئاسایشی ماڵە ئەنواع و ئەشکال مشکلە هەیە لە ماڵەکە ئەبێتە مای ئەوە ئاسایشی ماڵەکە تێگەدا جاری وە مەسەلەکە کوشتن نییە مەسەلەکە شتانێکی بەسیتە لە ئاژاوی ناو ماڵ و ئەوانە ئارامیەکان هەمووی تێکەدا بەسەر یەکە خەوفێک دروستە بێ ئینسانەکان تووشی قەلەقە بن مەشاکیلیان بۆ دروستە
بينما حتى جنيه يعني شتانێکی بسيطة لما ركاكري حل كري بەڵام گەورە ئەبێ کاتی ئەزانی چارەسەر ناکرێ ئەبێتە مای خەوف و قەلەقی و زۆر لایەنی تر. جاری واش هەیە ئینسان لە نەفسی خۆیان دەرونی ئارامە، ماڵەکەشی ئارامە، بەڵام کۆمەڵگاکەی ئارام نی. لە کۆمەڵگاکەی ئەترسێ، لە دەوڵەتەکەی ئەترسێ کە ئیبا بەڕێوە. بۆیە کاتێک کە ئێمە باسی ئەمن ئەکەین ئەڵێن یەکێکە لە پایەکانی ڕاگررتنی دەوڵەت و پایەکانی ڕاگررتنی ژیانسازی و جوانسازی لە ژیانە ئەڵێن بریتە لەوەی کە ئەمنە عامە، ئەم ئاسایشە گشتیە، هەم ئاسایشی دەرونی بێ، هەم ماڵی بێ، هەم لە ناو کۆمەڵگا و هەم لە ناو دەوڵەت و دەسەڵاتدارانە بێ. ئەفەرمێ سبحان الله لە هەموو حاڵەتەکانە ئینسان جاری وایە ئەترسێ لە نەفسی خۆی، ئەترسێ خۆی شتێکی لێبێ، ئەترسێ ماڵەکەی شتێکی لێبێ، مەسەلەن ئەترسێ خێزان و مناڵەکەی شتێکیان لێبێ. هەموویان ترسی ئینسان بابەتێکی زۆر واڵایە. جاری وایە لە خۆی ناترسێ، هیچ مشکلێنی، لە ماڵەکەشی ناترسێ، لە خۆ ترسی بۆ دروستە بێت لە خێزانەکەی، ترسی بۆ دروستە بێت لە مناڵێکی تەواو. ژیانی ئەم کەسە فەوتاوە، ئاسایشی ژیان سازەکەی تێک چوو، ئارامی و ڕۆح لەم کەسە نامێنێ، نازانێت چی بکات، چۆن مامەڵەکە. بۆ چونکە ئەو ئەمن و ئەمان و ئەتمێنانەی کە لە ناخیەتی سەبارەت بە خێزانەکەی لە دەستی داوەتەوە. هەموو حیاتی ئەم کەسە تێکەچێ بەسەرێکە، سەبارەت بە مناڵێکی جاری وایە تێکەچێ بەسەرێک. مەسەلەی ماڵ سبحان الله جاری وا هەیە ترسی هەیە زەرەرکە، زەرەر ڕائەکەن خەوی لێ ناکەوێت، نەحزانێت چی بکە، کەلوپەلەکەی گیراوە حتا هەبیانی خەوی لێ ناکە، مشکلی هەیە کەلوپەلەکەی گیراوە. یان باخێکی هەیە کەسێک تۆزە پەرژینەکەی ناتە ئەم لەوە ئەمە تا بانی خەوی لێ ناکەێت. ترسێک لەوەی کە ماڵەکەی لە دەست دەرچێ یا داگیر کرێ یا هەر شێوازێک لە شێوازەکان. ئەفەرمە دەی ئەو ئەمنەی کە باسی ئەەکەین ئەبێ هەموو لایەنەکان بگرێتەوە. اینجا پێوتە ئەمنی مطلق، ئەمنی عام، ئاسایشی گشتی کە هەر هەموو لایەنەکانی ژیان بگرێتەوە. سبحان الله ئەفەرمێ زۆر کات یعنی ئینسان لە مەسەلەی نەفسی خۆیە ئەو خەوفەی کە بۆی دروست ئەبێ، ئەبێتە هۆکاری ترسنۆکی لەمە، ئەبێتە هۆکاری حوزن و خەفەت لەمە. اینجا خەفەتیش ئەفەرمێ حتا وەکو هۆکارەکەی، هۆکاری مصیبەتەکە قورستر بێ، خودی مصیبەتەکە بۆ هەموو کەس وەکو یەک وایە، بەس هۆکارەکەی حتا قورستر بێ لە دڵی ئەمە غەمی زیاتر. یعنی تۆ بیرکەرەوە مردن هەر مردنە، تۆ عەزیزێکت نەما لەسەر زەوی، یعنی جاری وایە ئەچی بۆ لای ماڵێک کە مردوویەکیان لێ مردووە ئەڵێن وەڵڵاهی ئیتر خۆ ئەمە ژیانە و ئینسان هەمووی ئەبێ بمرێت و ئەلحەمدوللا ئەم مردنە بێ دووکەڵە و ئەوە تا بەبێت تەقە و ڕقە و لە ماڵەکەی خۆیە و ڕاستە نەخۆشی و ئیبتیلا و مردووە. سیرەکەی جۆرێک هێشتا خەوەن ماڵەکان خۆیان دڵخۆشی خۆیان ئەدەنەوە، بەڵام ئەگەر سەبەبەکەی سەخت بێ مردنەکەش زۆر سەختە بێ لە دڵتە. بەبیرمە دۆستێکم گەنجێکی جوان تەنها یەک مناڵی هەبوو، تەکسی وشتی پێ بوو، فەقێ بووین پێکەوە، تەلەفۆنیان بۆ کرد بمانگەێنە، چووە دەرەوەی تر نەگەڕایەوە. دوای کە مەیتەکەیان دۆزیەوە سەیریان کرد، زۆریان لێداوە، قاچیان شکان و دەستیان شکان و گولەیان لێدا بوو. ئەوانە براکانی و خزمەکانی زۆر ناڕەحەت بوون، زۆر، بۆ هەربیریان لە چی ئەکرد؟ لە سەبەبەکەی ئەکردەوە، سەبەبەکە ئازاری ئەدەن. پاش ئەم کوڕی ئەمە سیارەکەیان دزی بەس بۆچی ئەوان لێکرد؟ غەمە زۆرەکە لەسەر سەبەبەکەیە. ئەگەر نا مجەڕەدی مردنەکە چ پیرێ بمرێ چ گەنجێ بڕوە ماڵە یەک شتە، بەس سەبەبەکە وا لێ ئەکا کە تۆ غەمی زۆر بخۆی. بۆیە ئەفەرمێ ئیمامی ماوەردی، ئەفەرمێ وەقەد یەختەلیف باختلافی ئەسبابه، بەهۆی ئەسبابەکانەوە وردە وردە غەمەکان زیاد ئەکەن، و يتفاضل بتباين جهاته، جهاتەکان سێرەکەی لە ئەنواعی جهەتەوە ئەمەیان کە عەدەمی کردووە هۆکاریە. مەسەڵەن ئینسان زەرەکە لە کار و کەسابەتە زۆر غەمی پێ ناخوا، بەگەرە یەکێ بێ بە زۆر ماڵەکەی لێ بسەنێ، زۆر خەفەتی پێخوا، چکە دەسەڵاتی نییە و زوڵمیشی لێکرا و ماڵەکەشی برا، زۆر خەفەتی پێخوا. بۆیە لە سەبەبەکە زۆر تەئسیری هەیە لەسەر دەرونی ئینسان. بەڵام ئەفەرمێ سبحان الله ئەگەر ئینسان بێت و هەمیشە بێت تەقدیری نعمەتەکان کە لەناو ئەو مصیبەتەی کە ڕووی تێکردووە،
سيري تقديري نعمة كان كا على زور لسدلي أهون أبيته ومسائل حزن وخفت وأوان. أفرمي سبحان الله هند جار إنسان حتى يعني تركيز لسر مسألة أمني حياتي خويبك أمني نفسيبك هل نوع أو مصيبة يقدني أمن وأمان سيرك حستك آراميك رويتي أكا لناخية وبهيزي أكا ويلي أكا كالظالبة بسر أو مصيبة. أي أجر هاتو أفرمي بيري لم نعمتنا كردوا غم داي أرزيني كوجي بغمكش هیچ ناگەڕێتەوە بەڵام لە خودی ناو مصیبەتەکە ئەکرێ ئینسان سەیری جەماڵی مصیبەتەکە بکە. ئەڵێ پیاوێ گوتی ئەی هاوار لە دان ئێشە سەختتر نییە. ئەڵێ پیاوێکی عەرابی لێوە بوو وتی وەڵی هەرچی ئێشە هەمووی سەختە هەر وەکو یەک هیچیان لە ئەوی تریان نییە بڵێ وەڵا ئەمیان لەو باشترە هەموو سەختیەکان وەکو یەکە. بەڵام ئەگەر بێت و سەیری ئەمن و ئەمان کەی کە خۆی گەورە لە زۆر شتا تۆ دانێکت ئێشەکە هاوارتە بیرکەرەوە دەستێ نائێشە قاچە نائێشە سەرە نائێشە چاوە نائێشە کورت دڵێ نائێشە مەعیدە نائێشە دنیای ئێشی تر هەیە لاچوو. ئەڵێ ئەگەر سەیری ئەم لایەنانەی ترکەی زۆر سوپاسی خوا ئەکەی لەسەر خودی دانێشەکەش. ڕەحمەتی خوا لە ئیبن عەباس بێ لە نەخۆشیەکانە فەرمێ زۆر حەزەکەم تووشی تابم تا. ئەڵێ چونکە تا هەموو لاشت گەرمە بێ هەرچی گوناهی لاشەتە ئەڵێ هەر هەموو دەرەچێ لێ شکاڵە دان ئێشە لەوە چێ گوناهی دەمە ببە بەس تا گوناهی هەموو لاشەتە بە. جاری وای ئینسان ئەڵێ وەڵا هەموو لاشەم ئێشەکە تەسەوورەکەن هیچ کەسێک نییە هەموو لاشەی ئێشکە هیچ کەسێک. بەڵام جاری وای ئێشێکی بچووک تەداعا لەه سائر الجەسەد بالسەهر والحمى شتێکی بچووک ئێشەکە هەموو لاشە خەویشی لێ ناکەوێت سەهرەکە شەو نشینی ئەکە باشە شەو نخوونی ئەکە وەزائیدەنیش هاوارەکە هەموو لاشەی هاوارەکە بۆ پەنجەیەکی بۆ دانی بۆ سەری بۆ چاوی. ئەم ئینسانە سوبحان الله چەند زەعیفە لە بەرامبەر خەوف و ترس و حوزنە. تەسەوور کە لە جەستەی خۆیە ئەگەر شتێکی زۆر بەسیط تا حیاتی ئەم کۆتایی پێ دڕکێکی بچووک لە ناو دەسا ئیتر ئەم مەشغوڵە بێ پێوەی مێشکی مشەوە نەتیجەشی نییە تاو کۆتایی هەر یەکێک لە ئێمە سوبحان الله کە دیقەتی حاڵی خۆی ئەداوە والله ئەم عەبدایەتی و دینداری و خواناسی نەبێت تۆزە ئینسان ئەگرێتەوە ئینسان تەواو ئینهیارەکە. وەز ئەڵێن هەموو جارێ الحەمدولله خوای گەورە دەروی لێ کردوێنەوە ئینسان چاوی ئەکاتەوە ڕاستە ئەزانێ ئەم پەنجەی ئێشەکە بەس خوایە سواز بۆ تۆ من دە پەنجەم هەیە دانێکیان ئێشەکە. هەمیشە ئەفەرمێ ئەمن و نعمەتەکانی ئەمن و ئاسایشی سەر تۆ گەورەترن لەوانەی کە ئەمن و ئاسایشیان تیان نیە. ئەمە پەنجەیەکە ئێشی هەیە ئاسایشی تیان نەماوە ژیان سازی تیان نەماوە جەماڵی ژیانی تیان نەماوە سیر ئەەکەی ئینسان ئەو هەموو غەم و خەفەت و ناڕەحەتی ئەبین. شتێکمان هەیە لە ئینسانە پێ ئەوترا عافیەت. عافیەت کەلیمەیەکی زۆر گەورەیە لە بەرامبەر سەحەت و لەشساغیە بەکارێ یعنی صحیحە کەسەکە عافیەتی هەیە. لە بەرامبەر ڕزقا بەکاری ئەڵێن ئەگەر کەسێ لەشی ساغ بێ ڕزقی ئەو شەو ڕۆژەی هەبێ باشە ئەمن و ئەمانی هەبێ خەوفی نەبێ ئەو کەسە لە عافیەتە باشە. ئەمە لە دوعاکەن ئەڵێ اللهم إني أسألك العفو والعافية خوای جانم داوای عفو لێ ئەکەین لێمان خۆش بە و داوای عافیەتێ لێ ئەکەین یعنی داوای لەش ساغی باشە دەروون ساغی ئارامی تا کۆتایی ئەمان هەمووی لێ ئەکەین لە پەنای. دەی عاقڵ ئەبێت لە کاتی نەخۆشی لە کاتی خەویە هەمیشە ڕێز لەو نعمەتانە بکرێت کە خوای گەورە پێی داوە. جاریوە ڕاستە تۆ نەخۆشی بەڵام خوای گەورە کەسێکی مسەخەر کردو لە خزم و کەسوکار خزمەتی تووەکە گۆرە تۆ لە خێرە زۆر گەورە. چەند کەس هەیە کە خزمەتەکەی پێ ناکرێ و کەس نییە خزمەتەکەی بکە بێ کەڵک و بێ کەس. دێ ئەفەرمە دائیمە سەیری ئەو لایەنەکە کە ئەو نعمەتانەی کە بەسەرتەوە ئەو ئەمن و ئەمانتەی کە بەسەرتەوە زۆر زۆر زیاتر. ئەفەرمێ هەمیشە کە خەوفێکت هەبوو بزانە تونتر لەو خەوفەش هەیە ئەگەر نەخۆش بووی تونتر لەویش هەیە. ئەلەم کاتە سبحان الله ئینسان ئەگۆڕێ کاتێککە ئەوە بیرەکاتەوە فەیەستەبدیل بالشەکوە شکڕن لە برێوی شەکوای حاڵی خۆی کات و شکایەتکە شکری خواکە سوپاسی خواکە لە برێوەی هاوار و نرکە و ناڵەکە سەبر ئەگرێ
وهروها فرح ومسروري خوشي خاصة دڵی خۆی چکە الحەمدولله خوا ئەم هەموو نعمەتەی پێداوم شتێکی لێ بردوومەوە. دۆستێکم و سیارێکی زۆر جوانمان هەبوو، ئەو قەدەری خواوە هەبوو لە کارێکە لە کەسابەتێکە ئیفلاسم کرد، ئەو سیارەکەم فرۆشت. ئەی دوایی وای لێ هاتەوە لە خێزان بە پێ ئەچین وەکو جاران، کە سیارەمان نەبوو بە پێ ئەچین بۆ ماڵی ئەم خزم، بە پێ ئەچین بۆ ماڵی ئەو خزم. ئەو خێزانم زۆر بێتاقەتە بوو. ئەوش هەموو جارێ ئەمە باشتر تو بۆچی بێتاقەتە؟ ئێمە ئاوا ژیانمان دەست پێ کرد، بە پێ ئەڕۆژنی ئێستا ژەر بە پێ ئەڕۆین. نعمەتی هی خوا بوو لامان بوو برتی هیچی تر. زۆر ئارام ئەڵێ مامەڵەم ئەکرد کە هەستم ئەکرد سرورێکی زۆر تایبەت لە دڵمایە. الحەمدولله بەزنی قاچم هەیە، بەزنی دەستم هەیە، بەزنی پیاوەکەم نەکوش، بەزنی خاچی زەررم کرد و سیارێ ڕۆژ. خوا ئەیداتەوە ئەگەر ئینسان سەبر کرد و تەحەمولی هەیە. ئەفەرمێ کاتێک یعقوب عەلەیهی سەلام گەیشتەوە بە یوسف، طبعا داستانی یوسف پڕ دەرس و پند و ئامۆژگاری زۆر سەیرە. ئەو سوورەتە یعنی ملیۆنەها دەرسی تێیە، ئینسان حتا تێڕامێنێشتی تازەی دەسەکرد. ئەفەرمێ یعقوب عەلەیهی سەلام زۆر غەمبار بوو، زۆر خەفەتی خواردو بۆ کوڕەکەی و ئەمانە. وتی ئەی هاوار ڕۆڵە یوسف کە گەیشتەوە بە یوسف ئابۆم باسکە، دەی بۆم باسکە بزانم خەبەرە چی بوو، لە دوای من کە ڕۆشتی براکانت چیان کرد، چۆن توان خسە بیرەکە چی چۆن بوو، هەمووی بۆ بگێڕەوە. وتی باوکە لێکەڕە براکانم چیان کرد و چۆن بوو. ئەی بۆ باسی ئەوە بۆ نەکەم کە خوا چەند چاک بوو لەگەڵ، بۆ باسی سنعی خوات بۆ نەکەم. طبعا ئەم لایەنە زۆر گرنگە. کەسێک خەمبار بوو مشکیلێکی یەکێتەوە بۆلات دامەنیشە پرسیاری ئەوەی لێ بکە ئادەی چۆن بوو چی بوو، دەی قسەم بۆ بکە ئادەی چۆنیان لێ چەند لەو شەقیان تێڵا کوڕەکە لە سوزنەگیرە ئەو بەربەتەوە دەڕۆڵێکی الحەمدولله ئادەی چۆن بەربووی تو ئەم لایە باسکە تەک بنیشی بە لا ناشرینەکانەوە نا لا جوانەکە. یان مەسەلەن ئەوە کچێک تەشوو ئەکە کوڕێک تەژنێنێ ئەمانە ژەبێ بردەوەتە عمر ماسەعاتان درێژە بێ ئەوارەژە بێ ئێ خوشکێکتە برایەکتە کەسێکتە شکەیەتەوە چۆن ماوە جەماڵەکانی لەبەسەر نەک ناشرینەکان. تەواو دایەک تەبیعەتی ئەو هەیە دائیمە پرسیاری چیەکە حتا کچەکەی چێتە داخلی ئەرێ نانتان هەیە بیخۆنی هەر نییە بیخۆن ئاتۆ باسی دوشتی خۆشی داخلی باسکە بڵێ ڕەفیقەکانێکی چۆن پێ ئەەکەنە چۆن بەس باسی ئەیتر ئەو شتە ناڕەحەتێکە ئەوە ئەوتان هەیە خۆتان بشۆن نازانم چی هەموو ئەو لایەنە سەلبیەکان دەتۆ سەیری ئەو قسەی یعقوب کە لەگەڵ یوسف عەلەیهی سەلام پرسیار ئەکا یوسف حاڵت چۆن بوو براکانت چیان کرد کورە باوکە دەلەوە بگەڕێ بۆ باسی سەنیعی خوانەکەم بەرامبەر براکانم لێگەڕێ منیان خستنەوە بیرە کە چوومە ناو بیر کورە چ جەماڵێکی خوان بینی چۆن پەیوەندیم لەگەڵ خوایە کرد چۆن هات بەدەمەوە چۆن دەری هێنامەوە کورە وەڵا باوکە مانوش نەبوو منیان خستە سەر وڵاخەکان و زۆر جوان جوان لەسەر فەردەکانیش منیان دانابوو هەتا منیان برە نامزەوە هات بە پێش نەچوو بچووک بووم وتیانەوە بچووکە و مناڵەوە بیخەنە سەرینە کە چوومە ئەوێ ئینجا خەڵک ئاهاتن سەیریانە کردم ئەوەنە دیمەنێکی جوان بوو ئەم پرسیارێکەوە بەچەند ئەو پرسیارە کرد بەچەند مش سەیرمە کردن ئەخیرەن ئەموو ئەبێ خوا بۆ لای کامیانم بنێرێ ناردمی بۆ لای دەی تا گەیشتمەوە باسی ئەوە مەکە کە منیان خستە سجن باسی ئەوکە کە مەلیک هات و منی بان کرد و لە بەردەمیا بوومە وەزیر و واخەریکە بمە مەلیکی وڵاتەکەش ئەم لایەنە زۆر گرنگە بۆیە ئینسان کاتێک کە لە ناو خەوفە ئەبێ دائیمە سەیری جەماڵەکانی ئەمن و ئاسایش کە زۆر هەیە من ئەبێتەوە خۆ یەکێکر لە ڕەکیزە و پایەکان بۆ ژیان سازی ئینسان بریتە لەمەیکە ئەمنێکی عام و گشتی هەبێت لە هەموو لایەنەکانەوە ژیان زۆر تەتەورەکە بەخوا ماڵێک ئەمن و ئاسایشی تیانە بێ تەتەور ناکەن وەچەکان تایە ئەمن و ئاسایشمە بەسمە منی شەڕ نەبێ کورە ماڵەکانە شەڕی تیا بێ هیچ نییە بەڵام شەڕەکان ئەبێ وەکو چی مامەڵی لەگەڵاکە یوسف ئاسا لەگەڵ براکانە نەرم لەگەڵ باوکە بەم شێوازە باوکە با جوانەکانەوە باسکەم بۆچی ئەم پیرە خەفەت بارکەم وەختی خۆی بەبیرمە ئەچین بۆ خزمەتی مەسعەب مدەڕیس مەسعەب مدەڕیس طبعا هیوایەتی باسی حوجرە و فەقێ و ئەمانە جاری یەکەم چوون بۆ لای پرسیاری حوجرە و شتی لێکم بەخوا ماسە فەقێ نەما کورە مزگەوت نەما کورە کەس نەما وڵام ماسا زۆر لێم تووڕە بوو جاری دووەمی چوم هەروە بوو جاری سێم چوون وتم ماسا مێوە ڕیسالەی ماستەر لەسەر تۆ بنووسمەوە تووڕە بوو وتی بڕۆ لەسەر زانایە بنووس دوای چوون بۆ لای ماسا عەبدولقادر وتی وەڵاهی ماسا نازانم یا گوناهێکم کردو یا شتی هەر ئەچمە لای ماسا عەبدولقادر لێم تووڕە بێ
وتی بۆم بگەڕۆ جاری یەکەم چۆن بوو جاری دوم وتی دۆزیمەوە وتی کاک ماساڵکەی دەڕی زۆر حساسە بەوەی کە بڵێ حجرە نەماوە ئەو هەموو ژیانی لە پێنا حجرە سەرگوێزە تۆڵی ناماوە جەرگی ئەبڕی نە ئەم جارە ئەبێ شعری کوردی و لەبەر بێ ئەبێ نوکتە بزانی باسی ئەو حجرانە مەکە داخرا باسی ئەو حجرانەیە کە ئێستا هەیە وڵا ئەم جارە چوومە خزمەتی ئامۆژگارەکەم وەرگرتە بوو ئەیتر وتم ئوستازیان ئەوە هاتوومەتە خزمەت و ئەوانە وتی لەکوێوە هاتووی لەگەڵ کێیە بووی چۆن بوویت وڵا لە خزمەت ماوەسعب قادری بەحەرکی لەوێ دەرسم خوێند و ئیجازەی مەلایەتی وتی دەنگ و باسی مەلا قادر چی لێ هاتووە کوڕە ماوەسا حجرەی هەیە فەقێ هەیە دەرس سەڵێتەوە بەه دڵی کرایەوە کاکە دەست پا کرد وە قسە کرد لایەنە سەلویەکان کە باسەکەی ئەم کەسە پیرە تەحمل ناکا یەکسەر دائەڕمێ اینجا دەی شعرێکی کوردیم بۆ خوێندەوە نوکتەیەکی خۆیم بۆ گێڕایەوە تێر پێکەنی کەوتی نە قسەکردن هەرچی پرسیارمە بکردم بە ئاسانی جوابیایەوە منیش پرسیارانم ئەویست بۆ ڕسالەکەم جاری دووەم چوون بە هەمان شێواز کۆمەڵە شعری ترم لەبەر کرد بۆ شت ئەچوون بۆم ئەخوێندەوە دڵی ئەکرایەوە جاری سێهەم چوون لەسەر جێ کەوتی بوو ئاگای لە خۆی نەبوو چوومە خزمەتی وتمە ئەوسا هیچ جوابیشی نەئەدایەوە هەر لە پەنایە مەوەساگیان لە پێنجوێنەوە هاتوو هەنگوێنم هێناوە گوێزم هێناوە نانی هەوراییم هێناوە ڕۆنی کوردیم هێناوە جا ئەو پێنجوێنە ڕۆنی کوردێکی جوانی هەیە هەنگوینی زۆر جوانەیە ماشاءڵڵا بەرەکەتی خوا داباریەوە خوا چاوی کردەوە وتی سەڵاح ئەو شتم بۆ بێن دەسوپل بشۆم دەسوپلی شۆری کەمە تۆزێک هەنگوین و ئانەمە تێکەڵ کرد خواردی طبعاً سەڵاح پیاوێکی مسری بوو بڕواکەن کە ماوەسا ئەی خوارد شتێک ئەو دەموچاوی گەشە بوو 25 ساڵ خزمەتی ماوەسای کرد لە میسرەوە هاتبوو کە ماوەساکەی خۆی مردبوو وتبووی من چی بکەم خزمەتی کێکەم وتبووی بچە بۆ بەغا خزمەتی ئەو تات بۆ خزمەتی ماوەسای کرد لە مناڵی خۆی زیاتر کە ماوەسا ئاوا کەوچەکەم ئەدا بەدەمی و ئاگام لێ بوو سەڵاح ئەوە دەموچاوی گەشە بوو جوانە بوو ئەوەنەی پێخۆش بوو مەبەستم لە چی بوو لە خزمەتتانە باسکردنەوەی حتا غەمەکان بنمونە ئێمە مصیبەتێک هاتووە بەسەرمانە هەموو ڕۆژە بێن دانیشن ئەی ڕۆڵە ڕۆژە چیمان لێ هاوە کاکە ماڵ کاو لەبێ دە باسی نعمەتەکان کە خوا نەجاتیای باسی ئەمن و ئەمانەکان کرد هەمیشە ئەم لایەنە دەی واد لێ ئەکە ئیستیقراری ڕۆحیل بۆ دروستەکە چونکە ئینسان ئەگەر ئەمنی ذاتی نەبێ ئەمنی عائیلەی نەبێ لە ناو کۆمەڵگا ئەمن و ئەمان نەبێ لە دەوڵەتە ئەمن و ئەمان نەبێ ئیسراحەت ئەبڕێ ژیان نامێنێ گەورەترین نعمە لە نعمەتەکان بریتێ لەو ئەمن و ئەمان ئەفەرمێ لە ڕۆژگاری سەحەت و لەش ساغیتە ئاگات لێبێ ڕۆژگاری نەخۆشیتت بیر بێ بزانە ڕۆژە لە ڕۆژان ممکنە ئەم سەحەتە نەمێنێ بڕۆی بەڵام ئاگات لێبێ قەت پەشیمانی وا لێ نەکات تۆ لە حەزم و جەسم و توانە و هێزەکانت داوەڕ بەهێز بە هەتاوەکو بتوانین لەناو ئارامیە ئارامتر بی خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئێمە داوای ئەمن و ئەمان لە تۆ ئەکەن یا ئیلای خوای دڵمان ئارام کە ماڵمان پڕ لە ئاسایش کە کۆمەڵگەکەمان پڕ لە ئاسایش و ئارامی کە سڵتە و سیادەی ئەم وڵاتەمان پڕ لە ئەمن و ئاسایش کە یا رب العالمین لە خراپەکان دوورمان خەرەوە دەرگاکانی خیر بەسەرمانە بکەرەوە ئارامیمان پێ بەخشە یا ئەکرەم الئەکرەمین دەروونمان پڕکە لە خێر و بەرەکەت یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین گوناهانێک کردومانە بە ئاشکرا عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهانێ زانیشمان و کردیشمان عەفومان کە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەرچی حاجەکانی دنیامانە بۆمان چارەسەر کە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە ئەومان قەرزارە خەری سەرشانی سووب کە ئەومان کەم ڕزق ڕسی حەڵاڵی زیاد کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە خوای ئەومان نەخۆشی مادیە شیفای بۆ بنێرە نەخۆشی معنەویە شیفای بۆ بنێرە ئیلاهی ئەومان بە گوناهێکە گەوزاوە و خۆی پێ چارەسەر ناکرێت تۆ خۆت شیفای بدە و چارەسەری کە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین دڵمان ئارام کەرەوە هێمنی بەسەرمانەدا ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین ئێمە لە ئەمڕۆیە لە هەموو کاتێ زیاتر ئەمانوێ ئەمر و ئارامی بەسەرمانەدا ببارێ یا ئیلاهی دەی داوات لێ ئەکەین خۆمان ئەدەینە دەسی تۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم استقراریان لێ بڕیوە یا ڕەبی خوایە
سپارد لای تۆ زایە نابێ و ئومەتەمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوا لێ ئەکەین بمانگێڕە لەو کەسانەی کە لە کاتی بەڵاو موسیبەتەکانە زۆر بە ئارام و لەسەر خۆن. یا ڕەبی خۆیان موسیبەتەکان لە پێشچاومان بچووکەرەوە، نیعمەتەکانی خۆت لە پێشچاومان گەورەکە، هیدایەتمان بدە یا ڕەب العالەمین. خوای گیان هیدایەتمان بدە یا ئەکرەم الئەکرەمین. نێوچەوانمان بگرە بەرەو خەیر، بۆ یەک چرکە سادمان دەردەسی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمە لە مانگی شەعبانین و بەرەو مانگی ڕەمەضان ئەڕۆین، یا ئیلاهی بمانگێڕە لەو عەبدانەی بە بێ گوناه قاج ئەخەنە مانگی ڕەمەضانەوە، یا ئیلاهی بمانگێڕە لەو عەبدانەی کە زۆر بەسەری بەرزەوە لە مانگی ڕەمەضانە بە حزوری تۆ شادە بن یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان زمانمان پاکەرەوە لە گوناهەکان، چاومان پاکەرەوە لە گوناهەکان، دڵمان پاکەرەوە لە گوناهەکان، داوێن و عەورەتمان پاکەرەوە لە گوناهەکان، دەستمان، قاچمان، زمانمان پاکەرەوە لە گوناهەکان یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت سڵاوی ئێمە بگەنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەک ناومان لە خزمەتی ئەو خۆشەویستە بێنە یا ئەکرەم الئەکرەمین. خۆشەویستی و ئیشتیاقی دڵی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوا لێ ئەکەین ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە، دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، لێخۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی هەمومان لە بەهەشتا لە خزمەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کۆکەرەوە بە دیداری جوانی ئەو، بە نیگای جوانی ئەو شادمان کە یا ڕەب العالەمین. یا ئیلاهی ئەم دوعایەمان قبوڵ کە و لێمان ڕاضی بە، خوای لێمان ڕاضی بە، یا ئیلاهی خوای لێمان ڕاضی بە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئەم خوشک و برایانەم ئەوانەی کە سەیرمان ئەکەن گوێمان لێ ئەگرن، هەر حاجە و داواکاریەکمان هەیە بە زمان ئەتوانین دەری بڕین بۆ تۆ، یا ناتوانین و لە دڵمانە پەنگی خواردوێتەوە. یا ئیلاهی تۆ زۆر دەوڵەمەند و گەورەی، یا ئیلاهی ئێمە بە گەورەی و دەوڵەمەندی و بە کەڕەمی تۆ سەخاوەتی تۆ هاوارت لێ ئەەکەین، دەیا ئیلاهی پێمان عەتاکە ئەوەی بۆ دین و ژینمان فائیدەی هەیە ڕەب العالەمین. یا ڕەبی خۆیان داوات لێ ئەەکەین بە کەڕەمی خۆت، بە گەورەی خۆت، بە ڕەحمەت و بەزەیی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە، لە گوناهی دراوسەکانمان ببوورە، لە گوناهی مامۆستا و قوتابیمان ببوورە، هەر کەس مافێکی بەسەرمانەوەی لە گوناهی ببوورە، لە گوناهی خۆشەویستانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببوورە. خوایە لە گوناهی ئەم ئومەتە ببوورە، خوایە لە گوناهی ئەم ئومەتە ببوورە، خوایە لە گوناهی ئەم ئومەتە ببوورە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. فيقول لقناهي من الشيء وجبوري وخالي من قبولك.